هاوکاتی وێرانکاری و مەرگ بەهۆی پێشڕەوێ بە پەلەکانی گروپە چەکدارەکان و ڕووخانی حکوومەتی سووریا، هاوڵاتیانی مەدەنی لەگەڵ ئەوەی نیگەرانیان هەیە بەرامبەر بەوەی کە ڕەنگە گۆڕانکاریەکی گەورە لە جیۆپۆلیتیکی ناوچەکەدا بێتە ئاراوە، بەڵام گەشببینیشن کە ڕەنگە گۆڕانکاریەک بێت بۆ ئەوان باشتر بێت. تاکراویەتی کە هیچ لایەنێک کەسێک یان گروپێک قبول ناکرێت، ئەمە خواستی گەلی سووریایە، ئازادی و هەڵبژاردننی ئازاد و ڕەوە. سووریا وڵاتێکی دموکراسی و شارستانیە، پێویستە ئەمە ببێت. لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا هێزەکانی گروپە سەرهەڵداوەکان دەستیان گرت بەسەر چەندین شار و شارۆچکەی سەرەکی و ئێستاش دیمەشقی پایتەخت. سەرۆکی سووریا بەشار ئەسەد بەپێی راپۆرتان لە وڵاتەکە هەڵاتووە. ئەمەش دوای نزیکەی 14 ساڵی شەڕە لە سووریا کە لەم چەند ساڵی دواییدا زۆر جار بە شەڕێکی چەقبەست و ناودێرکراوە. لە ماوەی شەڕی سووریادا 9 ملیۆن کەس گیانیان لەدەستداوە و 13 ملیۆن کەسیش ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە. زۆرێک لە خێزانەکان هیوادارن بەم زوانە بتوانن بگەڕێنەوە. ئاوارە بووی، بەڵام بەم زوانە دەگەڕێنەوە بۆ حۆمس. من ئەمڕۆ زۆر خۆشحاڵم، زیاتر لەوەی کە خەیاڵت بۆی دەچێت. گروپە چەکدارەکان بە سەرۆکایەتی هەیئەت تەحریری شام ڕایانگەاندووە کە لێبوردەیی ئاینی پەیڕەو دەکەن و ڕێز لە دانیشتوانی فرەکولتوری سووریا دەگرن. بەڵام هەندێک لە شرۆڤەکاران دەڵێن ناسنامی ئیسلامی ئەو گروپە و پەیوەندیەکانی ڕابردووی لەگەڵ گروپەکانی دیکەی وەک ئەلقاعیدە و ئەلنوسرا گومان دروست دەکات لەسەر مەبەستی ڕاستەقینەی. راپۆرتی هێدەر مۆردات لە ئەستەمبوڵەوە.